با شەبەڕێزان ئێستا کاتێتی لە سەردەمی کۆرۆنایە یەکەم لایف هاتمە خزمەتتان و هیوادارم کە ئەم شەویش قەسفێکی گشتی دەست پێ بکەین بۆ پارتی وێشێتی و گۆڕان و ئەو حیزبانە وردە میوانە بەڕێزەکان کۆ ببنەوە و ئەو کاتە دەستکەین بە قسە و باسەکانمان. هەمووتان بەخێر بێن، سەرچاوی من هاتن، هیوادارم کە هەمیشە لە خۆشی و لە ئاسوودەییە بژین و با هەموو ڕەفیقەکان کۆ ببنەوە و کاتە دەستەکەین بە قسە و باسەکان و کۆمەڵێک تیری خۆمان ئەوە شێنین بۆ سەرسنگی پارتی وێشێتی و گۆڕان و تۆزێ باسی وەزعەکەیەکەین و ئایتر بزانین چۆنە بێ کاکە. هەمووتان بەخێر بێن، سەرچاو. جایسە وای لێ هاتۆ پیاوە پێ پژمیێڵارە بەخوا هات، ئیدەم کۆرۆنایە بۆ خۆی ئاوای کردووە. بەخێر بێن بەجە بەڕێزان و خۆشەویستە، سەرچاو ماتن هەمووتان بەخێر بێن. یاخۆ وردە ئەشێ ناو قسە و باسەکانەوە با هەموو بەڕێزان کۆ ببنەوە و کاتە دەست پێ یەکەین. بەخێر بێن هەمووتان، سەرچاوی من هاتن. یاخوا بەخێر بێن خۆشەویستان. دەمێکە ئاگام لێتان نییە، واتە بە لایف نەهاتوو. ئیترەمە لایفی سەردەمی کۆرۆنایە، ئەگەرم کۆرۆنایی لێ یاین و مردین ئەوە داوا لە هەموو ئینسانە شەریفەکانەکەین گەدنمان ئازاکە نوێچەتی و پارتی و گۆڕانیش گەدنیان مال پێوە یاهی ئەوانم ناوێ لە قەبریشە من هەڕقم لە پارتی جوتی گۆڕانەوێ هەر لە قەبریشە ئەوە هیچ جواب خەرا ئەولاوە حەزەکە کە مردم بەم ڤایرۆسە هەموو شێ 2 ملیۆن جوێنم بنێ مشکلەم نییە بەڕاستی. ئەگەر 40 ساڵ جوێنم بنێ بەڕواتانە بێ من ئەوەنە نەقدم کردون تۆڵی خۆیان ناکەنەوە تاقمەکەی یەکێتی و پارتی و گۆڕان و ئالم بابەتانە. ئەرەوەڵا بەخێر بێن سەرچاو. بەخوا برا چاک بین بە فلیم بەدەست ئەم ڤایرۆسەوە کاکە تیا چوین. ئەرەوە قڕە ئەرەوەڵا کاکە باشە دەست پێ بکەین وردە ها دەست پێ بکەین بابەتەکان. سڵاو خاڵە مەهدی فەتاحی بەخێر بێی سەرچاو. هیوادارم حاڵی هەموو لە یەکتان باش بێ خاڵە گەورە. بەخێر بێن سەرچناری هەموو بەڕێزە خۆشەویستان هەمووتان بەخێر بێن. یەکەیەکە ناوەکانە بینم ناکرێت ناوی هەمووتان بەرم کاک جەلال و بەڕابرا بەڕێز و خۆشەویستانە و هەموو هاوڕە شیرین و مەحبوبەکە ئێستا لە لایڤەکەی ئاهەن. یاخوا بەخێر بێن. یاڵا دەست پێکەین ماشێنە بابەتەکانەوە. سەرەتا پارتی و یەکێتی و گۆڕان وەکو 3 حیزب کە شەریکن لە دەسەڵاتە لەم پڕ هەتا ئەو پەڕی هەشتێک ڕوو بدا هەستێکیان تاوانباری یەکەمن بەڕاستی. بەڵام بە دەرەجەی یەکەم بنەماڵی بازانی تاوانباری یەکەمە لە دووهەما یەکێتیە لە سێهەمە بزوتەوەی گۆڕانە یا گۆڕانی گردۆڵکەکەیە. ئەمە ئەبێ ئاوا حەقیقەتەکان ئێمە لەسەری ڕابوەسی نقسی لەسەرکەین. دانەنیشین مجاملەی ئەملا و ئەولا بکەین و یان دانیشن لە ڕوانگەی ڕق و قین و ئەوەی کە فڵانی جێرمان پێدەن ئێمە بین پەیامەکانی خۆمان بگەین. نا پەیامەکان وەکو خۆی لەبارەی ئەقلانی وەکو مانتەق وەکو ئەخلاق ئەبێ ئێمە باسی ئەو مۆزوعانە بکەین. بۆیە من ئەمشەو هەستێک ئەمانە بەڕاستی هێرشی خەست ئەکەمە سەریان و تەواو. سەرەتا ئەبێ ئەوە بڵێم کە لە چەند ڕۆژی ئایندەیە من زۆر سپاسی سەرجەم ئەو دکتۆر و ئەو کارمەندانە ئەکەم کە ڕۆڵێکی زۆر باشیان لە کوردستانە گێڕا. هەڵبەتە ئەوانەی کە ئەو ڕۆڵیان بینیوە نە هەموو ناڵم ها ئەوانەی کە ماندوو بوون بەم مەسەلەی ڤایرۆسەوە و ئەوانەی کە لە شارەکانی کوردستان لە دۆکەوە لە هەولێرەوە لە هەڵەبجەوە لە سلێمانی و پێنجێنەوە هەتا هەمووی بەڕاستی هەموو ئەو کارمەند و ئەو دکتۆرانەی کە زەحمەتیان کێشاوە تا ئێستا بەردەوامن بەڕاستی جێگای تەقدیرن و جێگای ڕێزن. حرمەتێکی زۆرم بۆیان هەیە کە گیان و ژیانی خۆیان خسۆتە خەتەرەوە لە پێناوی شەڕکردن لەگەڵ ئەم ڤایرۆسە چاپەڵاکە یەخەی بە بەشێت گرتووە. ئەمە بەڕاستی جێگەی ڕێزە و جێگەی تەقدیرە. و ئەو ئاسایشە جایتر زەرد بێ سەوز بێ قاوەیی بێ مۆر بێ یا پۆلیس کە هەوڵیان داوە ئەو خەڵکانە قەرەباڵخینەکەن لە سەرەتاوە بەگوێیان ناکردین لە سەرەتاوە هاوڵمانە کرد بەڵام کەس بەگوێ ناکردین بەڵام توانرا لە ڕێگەی ئەوانەوە وا بکەن کە ئەو خەڵکە نێنە دەرەوە کۆڕ و کۆبوونەوە نەکەن ئەمە ئەوە نەکەن. ئەوەش بەڕاستی جێگەی ڕێزە و جێگای تەقدیرە. ئەمە ئەو دوو خاڵەی کە سەرەتای قسە و باسەکانی ویستم ئیشارەی پێ بدەم. من بەڕاستی ئەقلیشم 24 سەعات و 26 سەعات و ئەمانە نابڕێ عەزیزان. ئەمەی کە ئەم حکومەتەی هەرێم ئێڵێ ئەوە 24مان تازە کردەوە و ئەوەمان تازە کردەوە ئەمە ئاوا نابێت. من پێم وایە پێویستە واوەتر بڕوا بەڕاستی واوەتر بڕوا بۆ 2 هەفتە بۆ 3 هەفتە بۆ مانگ
اینجا تۆ بتوانی بە ئیسفادە لەو ماوەیە بکەیت کە خەڵک تێکەڵاوی خەڵک نەکبووی کە ئەو ڤایرۆسە بنەبڕ بکرێت و لە ناو بچێ بەڕاستی نەک ئەوەی بڵێ 24 ساعت و 2 ساعت و 10 ساعت و منە بەڕاستی نایخوا یاڵا باشنە سەر قسە باسەکانی خۆمان من لێرەوە داوا لە بنەماڵەی بازانی و لە پارتی و لە یەکێتی و لە گۆڕانی گردۆڵکەکەکەم بە درێژایی ئەم ساڵە چیتان دزیوە نیوەی بدەنەوە بۆ خەڵکەکە خۆ پارەی باوکتان نییە خۆمارەی دایکتان نییە بە قوربانتان بم هیچتان پشتان پێوە نێشاوە هەمووی پارەی ئەو میلەتێ ئێوە دزیوتانە ئێستا پێویستە لە هەر قەزا و لە هەر ناحێ و لە هەر شارێ خەسەخانەیە بکەنەوە بە هەموو پێداویستیەکانیەوە بەڕاستی چونکە ئەم پارەیە بەڕاستی پارەی دزیە و پارەی خەڵکە و مناقەشەیتیان نییە پێویستە نیوەی لانیکەم بژێڕنەوە بۆ خەڵکی کوردستان ئێستا چاری ئەم برادەراکەم بۆی کە فێر بێت بە ئەدەب بێت چونکە ئەمانە عەزیزان هیچ کاتە تەلەفۆن بۆ من ناکەن بەڵام لەم کاتانەیە تەلەفۆنەکەن عەلە ئەساس ئەیانەوێ ئیزعاجمان کەن و چی و ئالم بابەتانە جا تۆ دەقیقەیەکم لێ بوەسن بۆی ئەمە سەری بخەمە گۆڕی کابراوە ناوی چی ئەوەی هینەکە دەبڕۆ بە قوربان بۆ خۆی بخوێنەوە هەتا ناشکەیتەوە بۆیە ئەبێ نیوەی ئەو پارەیە بیژێڕنەوە بۆ خەڵکی کوردستان وە سەرفیکەن لەمەیە خەڵک کاری نیە ئەوەی نیە دوای ئەم بابەتە قساکەین عەزیزان لەم هاوکێشەیە سەری ڕمەکە یا سەری مارەکە پارتی و بنەماڵەی بازانیە بە دەرەجەی یەکەم نەوت لای ئەوان فرۆشتویانە غاز ئەوانەی فرۆشن برایم خەلیل لەناو یەکۆ لای ئەوانە زۆربەی هەرە زۆری سامانی کوردستان لە 30 ساڵی ڕابردووە کە ئەدزرێ بنەماڵەی بازانی دزیویانە و ئەوان سەری مارەکەن بەڕاستی سەرۆکی هەرێم مەسعود نێچیرەڤان بازانی نەوت دزە سەرۆکی حکوومەتەکەیان ئەوە ترۆریستە بارەگاکەی مەسعود بازانی کە لە هەموو کەسێکە کەوچکە ئەوەش بارەگایە کە بۆ خۆی ڕۆنی هەیە کەواتە ئەمە سەری مارەکەیە ئەم سێ کەسە واتە بنەماڵەی بازانی لە دوای ئەوە شەریکێکی تری هەیە کە شەریکێکی لە مێژینەیە کە ناوی یەکێتیە و ئەم یەکێتی نیشیمانیە ساڵانێکە شەریکە دزی پارتی و بنەماڵەی بازانیە بە هەموو پێوانێ شەریکێتی بەڕاستی ئەگەر پارتی هەناوێت تاوانبار بێ یەکێتیش بە هەماشکەڵ تاوانبارە چونکە شەریکێتی لە دوای ئەوانەوە اینجا گۆڕان دزێگردەکەیە کە ئێستا بووە بە داشەقی بنهەنگڵی پارتی و بنەماڵەی بازانی و ئەوەیە کە حاڵەکە ئەیبینین بۆیە ئەبێ ئێمە زۆر ڕاستگویانە لەسەر ئەمە قسە بکەین لە چەند ڕۆژی ئاین ڕابردووە لە دوێنەوە پێرەوە ئاگامان لێیە کە لە دەڤەری سلێمانیا یەکێتیەکان و گۆڕانی گردەکە دەسێناتە یەخەی یەکتر لە کاتێکی شاسەری مارەکە پارتی بنەماڵەی بازانیە ئەوان بۆ خۆیان ئەوە دانیشتونەکە ئاغا سێرەکەم زانێکێتی و گۆڕان چۆن پەلاماری یەکتر دەدەن ئەمەش حەماقەتە هەم بۆ یەکێتیەکان و هەم بۆ گۆڕانیش بەڕاستی چونکە ئەبێ ئێوە بزانن کە ئێوە لەسەر چی شەڵتانە لەم بینەیە لە کاتێکە ئەرچی مەسرور بازانیە کە ئێستا وەکو سەرۆکی حکوومەت شان خاتە ژێر هەموو ئەو تەنگژە و کێشانەی کە ئەمڕۆ یەخەی بە خەڵکی کوردستان کردووە بە دەرەجەی یەکەم چونکە ئەو سەرۆکی حکوومەتە دوای ئەوە قەپات تاڵەبانیەت کە قەپات تاڵەبانی جێگری مەسرور بازانیە و ئەویش مەسئولی دووهەمە لەو قەزیانەیە دوای ئەوەیەتە وەزارەتەکان و وەزارەتی ئابووری کە بەدەست گۆڕانەوەیە ئەویشێکە لەو تاوانبارانەی کە خاوەنی هەڵوێز نییە هیچ بەدەسە بەڵام هەر لە خۆڵی وەزیرم بۆ دزی و فزی و پارە کۆکردنەوە بۆ گردەکە لەبەرەوە خەڵک قسەتان پێڵەوە باستان نەکات بۆیە یەکێتیەکان کە جارێز ڕەخنە ئەگرن بە نمونە بەر لەوەی ڕەخنەلە باخۆیان نەکەن بە ڕەفیقی ئێمە کاکە ئێمە جیاوازین ئێمە ڕەخنە لە پارتیەگرین یەکێتیەگرین گۆڕانەگرین ئاواتی شێخ جەناب و فڵانە فیسار لە هەموو ئەمانەی ئەگرین بەڵام یەکێتیەکان پێویستە سەرەتا ڕەخنەی خۆیان لە قوبات تاڵەبانی بگرن چونکە قوبات جێگری مەسوولە یعنی پۆستەکەی لە پۆستی وەزیری سامانە سروشتیەکان کێیە ئاواتی شێخ جەناب لەویش باڵاترە کەواتە بێ سەرەتا تۆ بێ یەخە بە قەپات تاڵەبانی بگری بڵێ ئادەی وەرە مەسینە هەڵگێر هەیجان تا هەڵگیرەکەی نێچیر و جان تا هەڵگیرەکەی مەسرور زەحمەت نەبێت تۆ ڕۆڵە چییە لەم هاوکێشەیە بەڕاستی تۆ ئەگەر یەکێتیت و خەمی موچەی خەڵکتە سەرەتا یەخە بە قوبات تاڵەبانی بگرن ئەو کاتە یەخە بە ئاواتی شێخ جەنابیش بگرن ئەمە مەنتیقە بەڕاستی نەک تۆ دانیشتووی هیچ لەسەر قوبات قسە ناکەی لەسەر مەسرور قسە ناکەی لەسەر حکوومەتەکەی سەرۆکی هەرێمەکە قسە ناکەی کە نێچیرە یەی دانیشی شەڕی ئاواتی شێخ جەنابەکەی وەڵام ئەمە شەڕە ناواقعیە بەڕاستی بۆ ئێوە ناواقعیە بۆ ئێمە واقعیە بەڕاستی چونکە ئەگەر ئاواتی شێخ جەناب ئەڵێ من ڕۆڵم نییە باواز بێنێ بەڕاستی بۆچی چۆ بۆ ئەوێ بۆ ئەوە چۆ پارە بزێ بۆ بژوتەوەی گۆڕان و بۆ کۆمپانیاکەیان بەڕاستی ئەمە ڕاستیەکەیت وڵای تەلەفۆن هەڵناگرم ێستا ببوورە
باشی سەر اینجا دەست پێ بکەینەوە بۆیە عەزیزان و خۆشەویستن خوا باو تەلەفۆنە بژێنمەوە ئەوە ببورن بەرەزان ئەوە دوێنێ پیاسەیەکمان گرت لەگەڵ برادێکە تەلەفۆنێکمان دۆزیەوە سەحابەکەی تەلەفۆنی بووەکە بۆ ڕەقەمەکەی خۆی بەڵام لە هەموو ئەمڕۆنەی کردو ئێستا لەم کات تەلەفۆنەکە کاتی مەجد دامنەوە تا دوایی بەشم بیکاتەوە بێت تەلەفۆنەکەی بەرێتەوە دوێن دۆزیمانەوە خۆشەویستان بۆیە یەکەم شت ئەمڕۆ خەڵکی کوردستان ئەرکیانە بەرامبەر بە حکوومەتەکەی مەسئول بازانی ڕابوەستن یعنی پەلامارەکان تیرەکان ئەبێ یەکەم تیر لە سنگی مەسئول بازانی بێ وەکو سەرۆکی حکوومەت لە تیری دووهەمە ئەبێ قوبا تاڵەبانی بێت لە تیری سێهەمە ئەبێ ئەو کابرا ئارەخۆرەی بزوتەوەی گۆڕان بێ جا شەو ڕۆستەر خۆش ئاواتی شەخجان خۆ ئەگەر دنیانی عەزیزان ئێوە یەخەتان بۆ گرتووە ئەو بەس چیا و نمادای ناون لێ بۆ خۆیان پارە بۆ خۆیان کۆبکەنەوە باشە ئەبێ ئێمە ڕەخنەکانمان لێەوە دەست پێ بکەین و بە وردی ئاگاداری ئەم مەسەلەیە بین و ئەبێ لە بەسوورەوە پیابین بۆ هەر هەمویان کە ئەوانە وەکو شەریکە دزی یەکتر مەسئولن لە هەموو شتێکی خەڵکی کوردستان بەڕاستی بۆیە من ئەم شەو زۆرش لەسەر وەزیرەکەی گۆڕان و ئەوانە ئەڵێم چونکە گۆڕان بۆ ئەوە دروست نەبوو ئێستا دابنیشێ ئاوات ببێ بە مهەڕیجێک بەس بۆ پاساودانەوە بۆ حکوومەتەکەی مەسئول بازانی ئەوان ئەیانوت ئێمە ئەیگۆڕین و ئێمە واکەین و ئێمە ئەوەیەکەین ئێستا هەمووی خۆیان خەڵکی دزی و خەڵکی تاڵانی بەڕاستی بۆیەکە لە یەکەم قۆناغەوە بۆ یەکە حسابی هەڵە نەکا وتم بۆ موچەکانتان کە خەڵکی کوردستان ئەبێ موچەی خۆیان وەربگرن و ئەبێ یارمەتی بدرێن لەبەرەوەی ئەو خەڵکە کە ئەچێتە ماڵەوە ڕەنگە مانگێ بخەیانێ دوو مانگ بخەیانێ ئەم خەڵکە ئەبێ لە ماڵەکەی خۆیانە نانیان هەبێ ژیانیان هەبێ وەلانیکەم بتوان خوان بپارێزن و ئەبێ نهێڵن گرانی ڕووکاتە ئەو خەڵکە نەبتۆ بڵێ لە ماڵەوە دانیشە بەڵام موچەیش نایەمێ شتی باش وانە بکاکە ناکرێت ئێوە خەڵکە چی بخوا بەڕاستی ئێوە خۆتان هەتانە مشکلەتان نییە فولن لە بەڕاستی لە پارە و ئالەم بابەتانێ اینجا لە جەماعەتی گردەکەی گۆڕان ئێوە ئەبێ مەمنونی هەمومانن بەڕاستی کاتی خۆی هەموو سەرانی گۆڕان و ئەوانەی کە لە گردەکە بوون هەمووتان ئەچون جگەرەتانەکردی بە 300 دیناری علوج تێی کاکە یان ویسکیت ئێستا بەڵام گۆڕاوە بۆ بە 300 ئیرۆ بۆ ویسکی خواردنەوە شەوانەتان باش نییە سادی ئەحمە پیرە 6 قابنەوە ئارەقی داناوە بۆ خۆی ئیخواتەوە کاکە یعنی ئێوە لە هەموو بارەیەکەوە ژیانتان مەزبوطە هیچ کێشەیەکتان نییە بەڕاستی سەردەمانێ گۆڕانەکان لە گردەکەیە پاکەتیش گەرەیانە کێشا بە 500 دیناری علوج بەڵام ئێستا هەمووی ماربۆی دە دۆلاریە خوا لەسەر حسابی ئەم خەڵکە ئەبێ ئیتیۆش بۆ خۆی باجەکەی بدەن بەڕاستی وەزیری داراییەکەتان ئێستا باس یەکەم کە لەوەتەی سەلام عەلەیک دۆزراوەتەوە ئەم کابرا بەس خەڵکی دزی و تاڵانیە شەماڵ غەوغا تازە هاتۆ دیفاعەکە لە ئاواتی شێخ جەنەب کاکە ئەگەر خەتای تۆ نییە ئەگەر خەتای قوبا تاڵەبانیە ئەگەر خەتای مەسئولەتەوە زیری مەکە کاکە ئەی تۆ دەسەڵاتی چێ بکشێرەوە واز بێنە کاکە ناکەی بڵێ وەڵام من وەزیرم موچەیش نایەم کەسیش باسم نەکات شتی وانەیە و سەهوو کرد بەڕاستی سەرەتای لە بەردەکانی قەندیل تێگەی چونکە هەموو کەسی ئەو ڕاستی ئەزانێ ئەم خەڵکە ئەمڕۆ پێویستی بە ژیانە باشە ئێوە کە شەڕی داعشە بێ پێشتر کە بینیمانە ئەتانن بابا شەڕی داعشمان هەیە ئێمە جارێکە ئێستا وەختێکی وەخت نییە شەڕ هەیە پارە نییە ئەمەنی ئەوە نییە بەڵام لە کاتێکی شەکە پارە زۆر خۆتانی خۆن ئەو کاتانیش باشە یعنی شەڕ بێ ئاشی بێ پارەکەم بێ پارە زۆر بێ ئێوە قازانجەکەن بەس خەڵک باجەکەیتە لە کوردستانە لەبەرەوە ناکرێت ئێوە مەسئولن پارتیۆکی گۆڕان ئێوە مەسئولن لەم حاڵەت کاکە ئەوە عزیزان زۆر سەیرە بەڕاستی خوێڕیەکی ببورن کە ئەو قسەیەکەم خوێڕیەکی یەکو ئومێد خۆشناو ئەوەتەی هەیە پێڵاو ئەلێسێتەوە خۆی خاوەنی ماڵ و ژیان و پارەی زۆر 6 مانگ لە ماڵەوە دانیشە مشکلەی نییە بە ئارەزوی خۆی ئەخوا کەشی ئەوێ باسی موچەیەکە بەڕاستی ئێوە چین بەڕاستی ئێوە کۆمەڵە دز و جەردە 30 ساڵە خەڵکی دزی و تاڵانین ئێوەیان باسی موچەیەکەن ئای کاکە ئەوە نەخۆشی هاتووە و نابێ خەڵک داوای موچە بکە بەڵام خۆتان هایلای بۆ خۆتان ئەژین شتیوانیە ئەبێت چارەسەر ئەو بۆ مۆزوع بکرێتەوە بەڕاستی خەڵک ناتوانێت 1 سات لە موچەکەی خۆشی بوو خۆش بێ عزیزان حتا ئەم قۆناغە فەرقی هەیە لە سەدەمی شەڕی داعشە لە سەدەمی داعشە ئەگەر موچێش نەبوو بۆ نمونە یا زۆر کەم بوو خەڵک ئەچوو
لە بازاڕای دەستفرۆشیەشیە کرد حرەکەتیشیە کرد ئەجوڵا ڕوبع موچێکی وەرەگیر بە قەرزێکیە کرد ئەمەیەک ئێستا ئەوەش نییە کاکیجێن خەڵک ناتوانێت ئەمەشکا بەڕاستی کەواتە ئێستا وەزعەکە خەتەرترە لە وەزعی شەڕی داعش و ئالەم بابەتانە چونکە خەڵک لە ماڵەکانی خۆیانایە ناتوانێت هیچ شتێکی بکە کورە مەسعود بازانی و مەسرور و نێچیر و سەرانی گۆڕان و سەرانی یەکێتی خواردیان کاکیجێن بەتەشت و بەتەنەکەش خواردیان با من مەڕن گوو بخۆ کاک هیچ و پوچ با من مەڕێ گوو بخۆ بڕۆ بە قوبا تاڵەبانیەکە بڵێ بە ئاواتی شێخ جەناب بڵێ بڕۆ بە شەماڵی بڵێ بڕۆ بە مەسروری بڵێ کورە بڕۆ بە مەسعود و مەلا مستەفا بڵێ کورە بڕۆ بە جەد و ئابایی هەموو بنەماڵی بازانی بڵێ تووڕێشم مەکەن بە پێتان نێ بەخۆرە بەڕاستی تووڕەم مەکەن گوێن بە من مەدەن بەڕاستی ئەگینا ئەگەر پارتی بی 100 جار مەلا مستەفا لەو گۆڕە دەرەهێنمەوە یەکێتی بی 100 جار تاڵەبانی دەرەهێن لەو گۆڕەیە باش بیزانن لەبەرەوە سوکاتی بە من مەکەن دانیشە گوێگری گوێ بگرات گوێ ناکری بڕ دەرەوە نەمناردۆ بە شوێن تا بەڕاستی گوێن مەدەکەواتە دانیشە بە دەردی خۆتەوە عەزیزان بنەماڵەی بارزانی خاوەنی 100 ملیار دۆلاری دزی تاوانی 100 ملیار دۆلاری تاڵانیان دزیوە ئەم بنەماڵەی بارزانیە سەرانی پارتی بە هەمان شکڵ باشە یەک پیاوی بە شەرەف لە بنەماڵەی بازانیە نییە لە سەرانی پارتیان نییە بڵێ من ئەم پارەیە تەرخانەکەم بۆ ئەم ڤایرۆسە کاتووە باشە بزانە مەسعود بازانی سەری خۆی خردە ناوهێلانەکەی خۆیان چرکەی لێوە نایە مەسعود بازانیە باشە بڕۆ سەیری نێچیرەوان بازانی دزکە دەیان ملیاری دزیوە یەک قسە ناکە لەسەر ئەمڕۆ داوانە مەسعود بازانی جەبانی ترۆریستی بێشەهامەت یەک قسە ناکە بەڕاستی قوبا تاڵەبانی کە دانیشتووە لە بەشە دزی نەوت پارە وەرەگرێ بۆ خۆی بنەماڵەکەی فزەی لێوە نایە بەڕاستی باشە یەک کەسیان قسە ناکە پافیا تاڵەبانی چرکەی لێوە نایەت قوبا تاڵەبانی ناویشی ئەمێت لاهوری شێرجەنگی کە هەرچی تەنکەرە نەوت لە سێمانیەوە ئەدزێ ئەڕوا هەمووی هینی ئەوانە چرکەی لێوە نایەت هەمووتان ئەو ڕاستیانە باشە زانن چونکە من ئاگام لێیە ئەوەی کە عەلی حەمەساڵح نایەوێ باسی بکە نەوت و چەوری و ڕۆن و نازام چی هێنان و هێلکە هەمووی هی پاڤێڵ تاڵەبانیە هەمووی هی ئەوە بەڕێزان لە ڕێگەی هاوڕێ ناوێکەوە کا کوڕی ئەمەی خزمەکەی نەرمینی نازانم چیەوە خۆتان دوایی دۆزن ناوەکەی لە ڕێگەی ئەوە هەمویان خەریکی دزی و تاڵانی بەڕاستی ئەو هەموو پارەیە دزیوتانە بێنەوە بە خەڵک کاک چییە؟ ما پاڤێڵ تاڵەبانی تۆ بڵێ ئەمە 10 ملیۆن یا بڵێ ئەمە کاکە بڵێ ملیۆنێ لاهور تۆ بڵێ ئەمە ملیۆنێ فڵانە فیسا بڵێ ملیۆنێ 500 دزەبن یەکی 1 ملیۆن بن ئەمە 500 ملیۆن دۆلار بۆ خەڵکی کوردستان پارەی خەڵکیشە خۆ منەتی نییە کاکە خۆمارەی دایکتان نییە خۆ پشتان پێوە نییە شاوە کاکە پارەی ئێمەیە و بەشێکی بێنە بە خەڵک بۆ ئەم دەرد و بەڵاو نەکبەتیە تەواو حەقەتە پێتان ناخۆش نەبێت کە یەکە ناوی هەمووتانە بن بەڕاستی باش نییە هەر بنەماڵەی جەلال تاڵەبانی ئێستا خاوەنی 100 ملیۆن دۆلارن بەشێکی بێنەوە بۆ خەڵکە کاکیشە چییە؟ بۆ نایەنەوە بۆ خەڵک کوڕەکانی باوکی هەژاران کوڕەکانی کاکەنەوە خاوەنی 2 ملیار دۆلارن 10 ملیۆنی بۆنەوە بە خەڵک چییە؟ ئێوە دزن ڕۆژتا ئێوارە خەریکی دزین نە مەرزەکانەوە کاک مەرزەکانی سەیران بن و مەرزی باشماخ بەدەستی یەکێتی بەدەستی گۆڕانەوەیە براشین ئێوەش پارەکانتان بێن زەحمەت نەبێ کوڕانی کاکەنەوەی باوکی هەژاران ئێوەش هەمووتان دزی پارەی خەڵکی فەقیر و هەژار و دامەوە ئەیخۆ ئێوەش بهێننەوە کاکە زەحمەت نەبێ خۆرێکێکی پارتی دز نییە ئێوەش دزن چۆن کوڕەکانی کاکەنەوە زیاتر لە 2 ملیار دۆلار پاریان دزیوە هی خەڵکی کوردستانە کاکە و پارانە بەگرتەوە بە مەعمەلەوە بە ئاڵتونەوە بە خانووە بە ڤێلاوە بە پارەی مۆڵەوە هەمووی خەڵکی کوردستانە ئێوەش دزن وەکو ئەوان خۆتان شەریف مەکەن لە ئێمە بەڕاستی چۆن هەموو سەرانی بزوتەوەی گۆڕان بە عومەری سەی عەلیشەوە بە گۆچانە قۆڕەکەیەوە نزیکەی 30 ساڵە ئەوانە هەموو مانگە 6 ملیۆن وەرەگرن کۆتان پێێتەوە بەشێکی بن بە خەڵکی کوردستان کاکە بۆ کێتانەوێ ئێوە تاکەی هەڵیەگرن و ئەی شارنەوە بۆ خۆتان ئەی چۆن تاکەی کەچی ئێستا سەرانی پارتی سەرانی یەکێتی وە سەرانی گۆڕان کردیاتە ناوگەڵیان چرکیان لێوە نایێت ئێوە تاکەی ئەوەکە پارەی خەڵکە خەڵک بیدەنەوە براشین مەسعود بازانی تۆ بەقەدەر تۆپێکی فۆتباڵەبی هەموو پارەیە بۆ چیە کاکە 50 ملیۆنی بەرە بە خەڵک نێچیرەوان بازانینەوە دز 50 ملیۆنی بەرە بە خەڵک ها ئەخە سعدی ئەحمەد پیرێتەوە هەموو پارەیە بۆ چیە کاکە لاهوری شێرزەنگی تۆ هەموو پارەیە بۆ چییە قوبا تاڵەبانی پافێڵ هەموو پارەتان بۆ چییە کاکە سابانە بەشێکی بەنە بۆ عالەمە بۆ خەڵکە داماوە برێشین
خۆ پارەی حکوومەتەکەتان کەسی ساڵە گوایە حکوومەتانەیە لە حکوومەت گیرفانی هەر نییە پارەکان هەمووی لای خۆتانە کاکە کەواتە پارەکە من بۆ خەڵکە خەڵک بۆ دەڕێ بەخاو مەخاش بوەسێ پارەکە دەرکەن جەلال بێجەوهەر تۆ لە کەرکووک نیوەی کەرکووک دزی جەلال بێجەوهەری گۆڕان هەموو مانگە 6 ملیۆنی هەیە ملیۆنێ بدە بۆ خەڵکە کاکە چییە بۆ کوێ بەنەوە پارێ زەحمەت نەبێ مەسەفای سەی قادر بەشی کەبابێ گۆشی نەرمە پێوە نییە ئەو هەموو پارەیە بۆ چیە زەحمەت نەبێ 2-3 ملیۆنی بێ بۆ خەڵکە داماوە کاکە بۆ کوێ بێ بۆ خۆ کفن هینی گیرفانی نییە بۆ کوێ بێ هەموو پارەیە کاکەژێ شەمال عەبدولوەفا تۆ لە سەرکردایەتی کێتیا بووی لەبەر قومار کۆبوونەوەکە بەجێ هێشت شەو ڕۆژە 24 ساعاتە 6 ساعاتی ساخی ئەویتری سەرخۆشی ئەو هەموو پارەیە بۆ چیە زەحمەت نەبێ بێ بۆ خەڵکە داماوە کاکەژێ لە هەر شار و قەزا و ناحەیە لیژنێ دروستکەن و بەشێ لە پارەکانتان بن بۆ خەڵکە بۆ ئەم کاتە ئێتە بۆ کەیتانێ زەحمەت نەبێ خۆتنی هەر ئاوا نابێ ئێوە چیان زەحمەت نەبێ ئێوە چیان چیتان لەو خەڵکە پێم بڵێن خەڵکی داوای موچەیەکە کەسی شەمالی عەبدولوەفای گۆڕانی گردەکە وەڵا کاکە وە غەوغایە بۆ غەوغایە کاکی ئارەخۆر وەڵا غەوغانیە برە تۆ فولی بۆ خۆت پارەی باش و دایمە سەرخۆش و قاچی لەمدا بۆ یاری بۆ قمار و بۆوانە خەپارەی خەڵکە برە چییە بە ناموسم عەزیزان ئەو ئاواتی شێخ جەنابە لە ساڵی 91ەوە خەڵکی دزیە بۆ شارەزاییتان ئەو ئاواتی شێخ جەنابە باشە بەقەدەر هەمیانی دزیوە باش نییە ئێستا ئێمە ناڵین پافێڵ تاڵەبانی ناڵین قوبات و ئەوانە ئەو ئاواتە زۆرتی دزیوە بۆ ئاگاداریتان یەکەم دزە و ئاواتی دوای ئەوە من لێرەوە پێتان ئەڵێم سۆنەرەکەی پەروێز خان هی ئەم ئاوات و مسەفا و ئەمانەیە وە کاڵێتەکەیشی هینی کوڕەکانی نێوشوە مسەفاە باشە والله عەزیزان ئەو ئاواتی شێخ جەنابە ئەڵێ بایە قوشە بچێتە هەر شوێنێ ئەو شوێنە وێرانەکات ئەمە تەبیعەتی ئاوات بووە بە درێژایی مێژوو خانوویەکی لە سیاحیترین شوێنی سلێمانی کە سەرچنارە نەوەیەک و داگیری کردو ئەو خانوو ئەو کابرایە 400-500 مەتریش ئەوە بە دەوری خۆیان هەمووی تەلبەن کردووە خۆی تیاژی ئەو خانووە لە ساڵی 92 باشە ئەوە یەکێتی ماوە خۆ جەلال تاڵەبانی مردووە خوا ئافریکا بەڵام یەکێتی ماوە ئێستایش ئەو ئاواتی شێخ جەنابە کە وەختێ قامی سلێمانی بووە 1 دانە ملیۆن دیناری سویسی ئەو سەردەمانە لەلایە کە نەیاوەتەوە هەتا ئێستا پاکتاو نەکراوە حسابەکەی 1 ملیۆن دیناری ئەو کاتێکە قامی سلێمانی بووە دیناری سویسی ئەو سەردەمانە کەم ئاواتە لایەتی تا ئێستا پاکتاو نەکرا هەڵا ماوەتەوە سێرم نییە ئەو ڕۆژەی گۆڕان و کورد نەکبەتی بوو ئاوات بوو بە وەزیری ئابووریەکەی بەڕاستی ئاوات ڕاوچی عەزیزان بە ویژدانم جلی پشتی تانجیەکانی نایە بە هەموو کورد ئەو ئاواتی شێخ جەنابە جلی تانجیەکانی با باش بیزانن ئەوە ئاواتی شێخ جەنابە یەکەم دزە بەڕاستی کەچی ئێستا ئاوات بووە بە عەرابی بجوتەوەی گۆڕان ئەمە کارەساتە عەزیزان اینجا من قسە بە فاک دەکەم با ئامادەم دادگام لێ بگرن باشماخ مەرزی باشماخ لە سا هەفتای هی ڕزگەیە کە سەر بە یەکێتیە لە ساسی هی کۆمپانیای لۆکەس ئەجێنسی کوڕەکەی نوێژوان مسەفایە باشە لە سا هەفتای مەرزەکەی باشماخ وەکو وتم هی ڕزگەیە کە سەر بە کۆمپانیای نۆکان و نازام ئەمە یەکێتیە و لە ساسیشی هینی کۆمپانیاکەی کوڕەکەی نوێژوان مسەفای بە ناوی لۆکەس ئەجێنسی ئەمەیە ناوەکەیان باشە حتا ڕۆژانە زیاتر لە 20,000 دۆلار ئەچێتە گیرفانی کوڕەکانی کاکەنەوەوە لە مەرزی پەروێزخان و لە مەرزەکەی باشماخەوە بۆ شارەزاییتە ئەمە فاکتە ئەمە قسە نییە لە خۆمە فڕێ بم و خەڵک بڵێ وانێ و ئالەم بابەتانە بەس یەک جیاوازی هەیە ئەوەی یەکێتی ئەچێتە گیرفانی یەکێتیەوە بەڵام ئەوەی گۆڕان شتێک گیرفانی کوڕەکانی نوێژوان مسەفاوە نە گیرفانی گۆڕان بەڕاستی ئەوە خۆ بخەنە پێشای خۆتان مەرزی پەروێزخان عەزیزان لە سا 30 هینی ئەچێتە گیرفانی یەکێتیەوە لە سا هەفتای ئەچێتە کۆمپانیای لۆکاسی ئەجێنسی کوڕەکانی نوێژوان مسەفاوە باشە یعنی ئەم دوو مەرزە پەروێزخان و مەرزی باشماخ دوو دز بەڕێوەیە بە کوڕەکانی نوێژوان مسەفا لەگەڵ یەکێتیە ئەوە باش بیزانن ئەو دوانە بەڕێوەیە بن هەردووشیان پارە لەوێ عەزیزم لەبەرەوە کەس نەڵێ وەڵایەکێت گۆڕان لە مەرزەکە ئاگادارە بابەتانە با کوڕەکانی نوێژوان مسەفا شەریکن لە مەرزی باشماخە لە پەروێزخان شەریکن بە بەشی خۆنن هەیە مانگانە پارەی خەنە گیرفانیان بەڕاست مانگانە هەموو ڕۆژێ 20,000 دۆلار بەپێی ئەو سەرچاوانەی کە من ڕۆیشتوم هەموو ڕۆژێ زیاتر لە 20,000 دۆلار لە مەرزی پەروێزخان و پێنجێنەوە ئەچتە گیرفانی کوڕەکانی نوێژوان مسەفا
ئەمە لاخۆی ئەی گۆڕین کاکەنەوە گیان و بە قوربانە بم ئەمە ئەی گۆڕین و کوڕەکانی بۆ خۆی گۆڕی ئیمانی ئێمە دەرهێنا بەڕاستی و کابراش باشە ئەو ڕاستیکەیت باشە ئەمەیە دزەکان کاکەیان لەبەرەوە کەس نەڵێ وەڵا ئەمە یەکێتی ئەو پاک لە منتیقی پێنجێن و پەرێزخامی یەکێتی گۆڕانی دزەکان کاکەیان تۆ ئەمە ئەوانە دزن و کەسی کە نییە برێژی لەبەرەوە کوڕەکانی نێشتۆسە بەجاڵێن چی کاکە کوڕەکانی کاکەنەوە جوابی کەس نانە جوابی کەس بۆ بنەوە کاکەیان کابرا ڕۆژانە بۆ خۆی ڕەوڕەوەیە گەڕێ و باشە لە هەموو تەمەنە ئاکان نەکردوێتەوە زیبکەیشیان بۆ کورد نەتەقاندووە هەموو تەمەن لە بەریتانیا ژیاون بە بۆنەی باوچە نەبوون بە خاڵی 2 ملیار دلار وەڵام لە جوابی کەس نانەوە یاخوا بە سەحری مالیان بە خاتی پێغەمبەر ڕەبی بە سەڵاتانیان بێت باشە یا ڕەبی ئایندەیان وای لێبێ ئەو دوو کرێنە شانسەفا ببن بە یەکی بیان نەمێنێتەوە کە یخرە ناو قەبرەوە باشە چ بە پارەی دزی بەڕاستی ئەژین ئەو دوو هەتیوە بە پارەی دزی و تاڵانی بەڕاستی هەروە قوبات و پافێڵ یەک زەڕە جیاوازیان نیە هێشتا قوبات و پافێڵ مەسوور و نێچیر بە شەرەفترن لە کوڕەکانی نێو شانسەفا چونکە ئەوان بە ئاشکرا دزن بابە ئەی هاوار کوڕی جەلال تاڵەبانی بە ئاشکرا دزن کوڕی مەسعود بە ئاشکرا دزە بنەماڵەکەی هەر دز و مافیا و جەردەیە بەڵام ئەمانتان ئێمە ئەی گۆڕین کاکە ئێمە کۆمەلگا گۆڕین و ئێمە مجتەمع ئاوانەکەین و بەڵام سێرەکەی ئەوان لەوان دز و سەخیفتر بوون بەڕاستی هۆ بۆ خۆی کارساتەکە ئەمانە لەم بەرزەی باشماخ و پەرێزخان على ئەساس فەحسی خۆراک و شتەکەن فەحسی شتێکیش ناکەن با پارەکە وەرەگرن و بۆ خۆیان دەخەنە جیفانەوە بۆیە عزیزان خۆشەویستان ئاواتی شێخ جەناب بۆ ئەوە نەکراوە بە وەزیر لە حکومەتەکەی مەسرورە کە بێ لەسەر مەسەلەی گەندەڵی کارکات و دڵسۆزی خەڵکی کوردستان بێ و موچە لە کاتی خۆیان بدرێ و شەڕکە لەسەر مافەمە لەسەر نانی خەڵکو بۆ ئەوە نەکراوە بابە ئاواتی شێخ جەناب دزێکی گەورەیە کوڕەکانی نێوشوان مستەفا دایان ناوە بۆ ئەوەی بتوانێت کار بۆ کۆمپانیاکانی کوڕەکانی نێوشوان مستەفا بکات نە خزمەتی خەڵک بۆ ئەوە دانراوە کاکیژە لەبەرەوە چاوەڕوانیکردن لەوەی کە ئاواتی شێخ جەناب شتکا بۆ خەڵک قسەی قۆڕە گەمژەیە بەڕاستی چونکە کوڕەکانی شەسەفا بۆ ئەویان داناوە بۆی کە پشک پیاکە بۆ کۆمپانیای گردەکە بەڕاستی بۆی بۆ کۆمپانیاکانی گۆڕان پشک و پارە پیاکە ئیشی ئەو ئەوەیە ئیشی ئەو ئەوە نییە بۆیە گۆڕانەکان نابێ پێیان ناخۆش بێ ئای کاکەوە بۆشی باسی ئەوەیەکەن و باسیەوە ناکەن من مەسلولە خەمەشەی پێڵاوەکانی ئێوەوە باشە کاکە کورێک هەموو یەکێ سەرانێکێتی بە هەمان شکڵ کاکە کوڕەکانی نێوشوان مستەفاش بە هەمان شکڵ کاکە هەمووتان وەکو یەکوان پێشین هەمووتان یەکشتن بەڕاستی هەمووتان یەک داعبان تەواو ئەلەو وەڵا لاهور و ماهوری نایە بەساقە من هەرژۆکویەوەیە ئەی خەڵکی پارەکۆکردنەوەی و بۆ خۆ گیرفانەکەی خۆی و ملیۆنێرەوە تەواو بەڵام لانێکەم کە ئەوەی هەیە فەرقەکەی ئەوەیە کە لاهوری شێرجەنگی 122 زەوی لە باشی شوێنی سلێمانی بەناوە نییە ئەی چۆن خۆش فەرقەکە بەڕاستی بەناویەوە نییە لاهور ئەگەر بەناویەتی بۆم بڵێ با ڕسوایکەم زەحمە نەبێ بۆم باسکە بۆم بنێرە ئەگەر 128 زەوی بەناویەتی لە گردەکە لە زەرگەتە لە سلێمانی با لاهورتان بۆکەم بە پوش هەر بە پوش ئەی چۆن هەیلەوە دزی گەورە ئێوەن ئێوە تێگەی کاکە هۆ ڕاستینە ئێوەیە لە گەرمەی ئەو سەردەمانەی کە یەکێتی شێخ جەعفەر دەبابەکانی هێنا بۆ سەرگردەکە هەمووتان بیرتانە عەزیزان لەو سەردەمانەیە کە شێخ جەعفەر ئەوەی کرد دوو شێش و دوای ئەوە داوەتی ئاواتی شێخ جەنابە بێت ئەو شێخ جەعفەرە بە ئارەق و ویسکی و سوێسکە و بە کچی جوانیشەوە تێگەی ئەم هەموو پیرە قۆڵترە دوو لە ڕووی بەتەمەنەکان ڕێزم بۆیان هەیە باشە پۆلیسێک کە گۆشیان بۆ بژێنێ ئەڵێ کاکە ئاوات من ئەو کارە ناکەم بەڕاستی ئەو دەبابەکان بۆ سەر گردەکە ئێستا من گۆشی بۆ بژێنم گۆشتەکەی پۆلیسەکەی دەرکرد هەر ئەو کاتانە من وتارێکم دژی ئەم ئاواتە نووسی وتم ئاوات کەسێکی ئاوا نامەردە بەڕاستی تێگەی پۆلیسەکەی دەرکرد لەسەر شێخ جەعفەر لەبەرەوە ئەمانە هەمیشە شەریکە دزی یەکترین عەزیزە ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم کوڕی نێوشوان مستەفا لەگەڵ پافێڵ تاڵەبانیان لەگەڵ قوبادا لەگەڵ مەسوورە لەگەڵ لاهورە ئاوان مو بینەن ناچێت بۆ شازایتن عاقڵ بن عاقڵ هەمیان ئاوا شەریکە دزی یەکترین تێگەی کاکە ئەمە لاهورت ئەمە پافێڵت ئەمە قەپا تاڵەبانیت ئەمە مەسوور ئەمە نێچیری لەگەڵ کوڕەکانی نێوشوان مستەفا هەمویان دزن ئاوە هەمویان دزن باشە هەر هەمویان یەک دستن بەڕاستی باش بخەلمێشی خۆتانەوە بە ناموسم چاکیان بە کۆڵی کەرەگەڕێت کە چاکی دیانێ تەواو بەڵام لەسەرەوە بۆیە ئەو قسانم کرد ئەگەر تۆ یەکێتی ڕەخنەی ئێمە لەگە خۆتان تێکەڵاو مەکەن کاکیژێن
چونکە ئێمە خەڵکانی سەربەخۆین ئێمە دیاتیفعمە لە گۆڕان کردو و فریمان خوارد بۆ نەشوان سەفا و کڵاومان کرایە سەر بەڵام ئێستا فریو ناخۆین بۆ کەسی تر بەڕاستی پارتی یەکێتی گۆڕان ئەم سێ نەفەرە شەریکە دزن لە کوردستانە و ئەبێ ژێن خەڵک دابینکەن وەزیری ئابووری ئاواتی شێخ جەنابە ئەبێ ڕسوا بکرێت کورت و کرمانجی پارە دواخە ئەبێ ڕسوا بکرێت ئەبێ ڕسوا بکرێت بەڕاستی چونکە تۆ وەزیری ئەگەر دەسەڵاتی نییە ئەگەر خەتای قوبات تاڵەبانیە تۆ بکشێرەوە ئێمە قوبات ڕسواکەین باشە ئەگەر خەتای مەسئول بازانەیە کە بەڵێ خەتایەتی لەبەرەوەی ئەو سەری مارەکەی و ئەو سەرۆکی حکومەتە تۆ بکشێرەوە ئێمە ڕسوایەکەین بەس تۆ دابنیشی بە ناوی وەزیریەوە پارە بۆ کوڕەکانی نێشان سەفا بدزی پارە بۆ خۆ بدزی ئێمە قسە نەکەین ناکرێشتیوە ئێمە قسەکەین بابەکە دڕێیەکەتمان بین نەشۆتەوە 19 ملیۆن دۆلاری دزیوە لەگەڵ کوڕەکانی کاکەنەوە بۆ خۆی هەمان بێ کۆ خواردوانە 20 ملیار دلار کە ئەکاتە نزیکەی 90 ملیۆن دلار عفو 20 ملیار دینار ئەکاتە 90 ملیۆن دلار هەمان تەخشان و پاشان باشە ئەمە دەربازەکەت دەربازی کۆش و کۆشبەران دام لە دولای دزی بۆ کوڕەکانی نێشان کاکە هەمووتان دزن براشی بۆ پێتان ناخۆشەکە ئەتانەیە چی بکەن ئەتانەیە گۆڕانەکانی گردەکەم ئارا مەحموود دایکیوە خوشکیوە کۆ تۆپیایی یەکێتی تۆپیایی داهوری کۆرە هەزاری وەکو کوڕەکانی نێشان سەفا هەزاری وەکو لاهورەکەتان هەزاری وەکو قوباتەکەتان بە حرەسی بەدرگاکەشم ڕاناگرم با باش بیزانن خۆم لە هەمیان بە پیاوت نەزانم تێگەی کاکە من بەربەرەکانی باسم کردووە کوڕی نێشان سەفا ئاوانەکرد لە بەریتانیا ئەوانە چینە و ناو زمان دەمێنە کاکە باوکی هات کاکان نەشوان خوا ئافریکا هات ئەی گۆڕم ئێمەی خەڵەتان کڵاوی کردە سەرمان بەر لەوەشی بمرێ بە 2 ساڵ خۆی شاردەوە بێدەنگ لێ کرد هەموو شتەکەم بۆ کوڕەکانی خۆی خیانەتیان بە ئێمە کردووە کاکە والله بەبیللا بە هەرچی ئێوە بڕات ئەوەندەی ڕقم لە گۆڕانی گردەکەیە ئەوەندەم ڕق لە یەکێتی پارتی نییە چونکە بۆ لەبەر یەکێتی پارتی ئاشتان بۆ ئێمە مافیان دزن جەردەن دز و درۆزنن 30 ساڵ تەڵانی یەکەن کاکە یەکێتی نەیوتۆ وەڵام منەی گۆڕم کاکە وەڵڵاهی مام جەلال نەیوت منەی گۆڕم بەخوا مەسعود نەیوتۆ منەی گۆڕم کاک نەوشوام سەفاوتی ئەی گۆڕین گۆڕانوتی ئەی گۆڕین کەواتە ئێوە لە یەکێتی پارتی چەپۆترن کورت و کرمانجی پێتان ناخۆش نەبێت ئێوە خائینن بە مێژووی ئێمە بەڕاستی یەکێتی و پارتی یەکجار خائینە ئێوە 10 جار خائین ئاتی شێخ جەناب بەو تەمەنەوە خەریکی ژنبازیە لە گردەکەیە مەسەفای سێقادر ئەوە هەنایەنەوە کەڵشێری گردەکە عەزیزە باشە ئەو دزە ئەمە هین ناوی چییە بە هەر حاڵە عومەر ئیسماعیل لێ دەرچێ شەریفی تیانە عومەر ئیسماعیل لێ دەرکە یەخ شەریف لەو گردانە ماوە بەڕاستی عومەر پیاکی دامە و فەقیرە ئەویش بەکاری هێنن و تەواو تێگەیت نەسەری ئیشەکە نەژێری ئیشەکە خۆی داینشە بە گۆچانێکەوە لە خۆ خەریکی قسە داینشۆ بووە بە تەسبیح بەدەست کوڕەکانی نێشان سەفاوە نازانم بۆچی ژوارکە بەڕاستی لەبەرەوە ئێوە ناتوانن لە بەرامبەر ئێمە ڕابوەستن بۆیە یەکێتیەکان ئەڵێم ئەگەر ڕەخنەتان هەیە لە بێموچەیی ئەبێت لە مەسئول بازنەی دەست پێ بکەن وەکو من مەسئول کەنە پێتان قوبات کەنە پێتان لە دوایی ئەوەرە خوارەوە بۆ ئاواتی شێخ جەنابیش باش نییە چونکە ئەمانە مسؤول لو حكومتها بتنها أواتي الشرجنا مسؤول نية إما بين هبلين أواد راسته وزير بلا مسؤول أي أبدا نشي اللي تسمع مسؤولش تاكي ناكي تو يشي تبي تو بي بالاماري وزير كبي بلا بالاماري قبادني أي قبادو تشيكا دانش تو عيبة براسي قبادها اللي بياوج ناشي أبازم نيرمو كشتا بخوا لكن رزقوا نيرمو أما الشيء اللي كشتو دواء جليل بركة أو سيو كاميرا داني أو بابوني هشي مارسو لجنة كان تأمين وكل بربي يخلد الربابة برد نقبت تۆ لە ماڵەوە نعدەک دیتەوە بۆ خۆ دوایەوە هەسا لە شوێنێکی ترا بە ڕاپەڕین لە خوێنی هەزاران خەڵک بوو ئەم ڕۆژێ پێکام ڕۆژە خوێنی هەزار ئینسانی ڕۆڵەکانی ئێمە بوو بە پارەچۆی گیرفانی تۆ پافەڵە کەچەڵی برات هەموو ئێوە خواتن کرد تەواو ئەمێ عەسی مەسەلەکە کەواتە هیچ دەلیلێک نییە ئالەم کاتەیە بۆ حکومەتەکەی پارتی و یەکێتی و گۆڕان بە دەرەجەی یەکەم مەسئول اینجا قوبات اینجا وەزیرەکەی گۆڕان هەستێکتان ئێمە ڕسوا ئەکەین بەڕاستی چونکە ئەبێ لەم کاتەیە موچەی خەڵک بدرێت ئەمە شەڕی داعش و ئەمانە نییە بەڕاستی جا مناڵی وا هەیە لوسکە لە پوسکەلە کاگەران تۆ سوزانی آخر بانکەکان داخراوە جاوە بانک دابخرێ بانک دامەخە بیکەرەوە بانک چیە بانک چیە کاکە بیکەرەوە خۆ براشی ئەیلەوە بیکەرەوە کاک ئەمڕۆ لە هۆڵەنداکەی من چۆتە 1000 و نزیکەی 236 کە تووشی کۆرۆنا بووە ضرب و تەقسیمێکە بۆ 6000 کەس یعنی ڕەنگە بێ 6000 کەس چونکە حسابەکە ئاوا کرێ ئێستا لە کوردستان 29 پێش کەڵە 29
ئێستا لە کوردستانە ڤایرۆسی هینی لەگەڵایە ئەو ڤایرۆسی لەگەڵایە 5 کەڕە 29 یا 5 کەڕە 30 کە کاتە 150 نەفەر لە کوردستانە چکە ئێمە 5 میلیۆن نفوسمان هەیە لە کوردستانە هۆڵەندا 18 میلیۆنە 1236 شتێکی وایە توش بۆ ئێستا یعنی نزیکەی 6000 کەسەکات با بڵێن ئاوا حسابەکە بێ ئاوا بکرێت چونکە هەر کەسێ دووسێ تووشەکایە ئۆتۆماتیکی لە خێزانێکی خۆی هەیە لە دراوسێکی هەلەمانەیە بۆیە سەرانی پارتی سەرانی یەکێتی سەرانی گۆڕان 10 ساڵ لە ماڵەوە دابێشن پەکیان ناکەوێت عەزیزان پەکیان ناکەوێت بۆ خۆیان هەیەیانەوە ئەخۆن و ئەلەوەڕێن و تەواو ئەچۆن اینجا ئەم پارتی زۆڵە عەزیزان ئەم پارتیە هەرکە ئەوانە ئەچنەوە بۆ لای ئەچن بە هۆلێر و پۆزۆرگی سەرێکی خانوویشیان هاتێ اینجا پاریان بەجێ ئااتێ بەژاڵتەیانێ ئاوا هەمیان ئەکرێ بەڕاستی بۆیە پێویست بۆ ناکە گۆڕانەکان دابێژین جوێن بە ئێمە بدەن ئاو بۆڵە ئێمە ئێلین کاکیژێن باژمان داوە ئێڵین باشە بەڵام من ئەم قسەیەت لێرە کۆتایی پێ سە بابەتێکی تر لێرەوە داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم لە هەموو ڕەخنەگرەکانەکەم یەکەم تیر لە سنگی نێچیرەڤان بازانی و کوسەرۆکی هەرێم و حکوومەتەکەی بلا گەورەکەی گردەکە مەسئولی ترۆریستی پیاوکوش مەسئولی سەدەر عوسمان کوشت مەسئول خۆی ئێستا خاوەن 10 ملیار دۆلاری دزیە ئەو پارانە بێنێتەوە بیا بە خەڵکی کوردستان نێچی لە نەودز هەر بە هەمان شکڵ قوبات تاڵەبانی قوباتی ئیشێکی لە هەولێر نییە خۆشەویستان قوبات بەس دانیشتووە بۆ بە نۆکەری بنەماڵی بازانی لەبەرەوەی کە ئەو نۆتەی کە ئەفرۆشیە مانگانە 10 میلیۆن دۆلارێکیان بە قوبات بۆ خۆی بنەماڵەکەی خۆیان دابەشەکەن هەمیان ئیخۆن بەشی خۆی لاهوری لێیە بەشی خۆیەتی بەشی با پاڤێڵە بەشی فلان ئاوە بۆ خۆیان دابەشێکن ئەو پارانە هی خەڵکە کەواتە ئێوە لە خەڵکی کوردستان ئەبێ پەلاماری ئەوسیانە بدەن مەسرور قوبات ئاواتی شێخ جەناب تێگەیت بە تو دەڕەحم بە ئاوات کە لەبەر ئاوات دایمە سەرخۆشە کاکە با قورئان من ئاوات باشە ناسم عەزیزان وەڵی دایمە سەرخۆشە بە قورئان باوکم بە شەرەفم ئەو ئاواتەوە ئەو شەما عەبدولوەفایە لە 24 ساعەتە 6 ساعەتی ساخن ئەیش ئاوان حەپۆلن چکە دایمە سەرخۆشن کاکەش تۆ هەموو لە گوزاتی کۆمەڵی سەرخۆش و کۆمەڵی ئارەخۆر و کۆمەڵی قومارچی و کۆمەڵی ئەمانە کردووە بەدەسەڵاتدار وەڵا کاکەرەوە حاڵەکەتە لێ بە قورئان ئەو حاڵەکەتە ئێتەوەی بۆ جێ براکەم یاوە باشی سەبابەتی تر بەخوا باشی لەسەر مەسەلەی کۆرۆناکە خاڵە یەکێتەکە زۆر نامی پەلاماری وەزیری ئابووری ئەیە بەڵام باسی قوبات ناکەن چۆن بێ براشین خۆ حیزبەکەی تۆش لە حکوومەتایە و جێگری مەسرورە و ئەو ئێشتا دەسەڵاتەکەی زیاترە لە ئاوەتی شێخ جەناب بوو تۆ لە پێشان جارە وەرە پۆرتی قوبات بشکێنە تۆ وەرە کەرامەتی بخەژێر پێ و تۆ وەرە کەرامەتی مەسرور بخەژێر پێڵاوەکان ئەو کاتەی ئاواتی شکاکە وە ناکرێ براشین تۆ ئەمە بانێکە و دوو هەوا نییە ئێستا بەوە کوایە من گۆڕان بم باشە هیچ باسی ئاوات نەکەم و بەس بێن باسی قوبات بکەم ئەمەش نابێت تەواو هەتا پارتیەکیش بۆ نییە ڕەخنە بگرێ ئەگەر لە مەسرۆ دەست پێ نەکات تەواو حقیقەتەکەیەتی برێ باش ێستا ئەسی مەوزوعەکەیش ئینجارە ئەوە بەشەمان تەواوکە بەسیانەوانی عەزیزان داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم مەسرور بازانی و قوبات تاڵەبانی و ئاواتی شێخ جەناب تڕۆکن ئەو سیانە سێدس ئەرەوەڵە ئەوانە ئیهمالکە کۆرۆنا عەزیزان من با یەک ڕاستیەیە پێتان بڵێم لە ماوەی ئەم مەسەلەی کۆرۆنا پێیا بووە من شتە خوێنمەوە بە شەرەفم یەک کەس نییە یەکشت بزانێ بە دکتۆرتەوە بە زاناتەوە بە پرۆفیسۆرتەوە بە شارەزاتەوە بۆی کە لە قیمەی زانستایە باشە یەک کەسێک نییە لەبارەی ئەو ڤایرۆسەوە یەکشت بزانێت هەمووی درۆیە بەس دووشتی ڕاست دووشت باشە دووشتی ڕاستە کە من پێتان ئەڵێم هیچ علمێکیان نییە پاک و تەمیزی خۆ ڕابگرە دەسوپڕی زوو بشۆ تێکەڵاوی خەڵک مەکە چکە ڤایرۆس ئەگوێزێتەوە بەس ئەم دووشتەی ڕاستە ئەگەینا سەرلەبەری چی وتراوە ترخێنە بخۆ دۆینە مەخۆ ساوەر بخۆ دۆکڵی و مەخۆ نازانم لیمووە بخۆ فڵان هەمووی قسەی قۆڕە بەڕاستی جا هەیە بۆی نووسیم وەڵە چی جەماعەتیش هین جا چونکە ئەو جەماعەتی نەوەی نوێ ئەو نە حەزیان لە سێکس و مێکس و شتە دایمە خەریکی فۆتۆ وێنە گرتنی ژن و کچی خەڵکی یەکترینن بڵیان کردبووە لە NRTە وەڵا کاکە ئەوەی سێکس زۆر کا کۆرۆنای توش نابێ خوا ئەمە ئیشە کاکە دەیەم سێکسەمان لەکوێ برە خۆ ئێمە ئێوە نین کاکە وەڵی ئەگەر بە سێکس بێ ئەوە ئێمە ومانانی یەکەم کەس کۆرۆنا ئەمانگرێ بۆ شارەزاییتە یەکەم کەس ئێمە یەگری
ئێوە دایمە خەرقی ئەوەن ئێمە لە کوێمان ببرایت براشینم کاکە قڕ بەسەری جۆکو ئێمە هەر لە خۆ درۆکە لەم عالەمە هەرەکە قسەیەکە هەر لە خۆیەوە کاکیش باشە ئەمە نابێت عەزیزان بە تەسەووری خۆم ئەم ڤایرۆسە هەر هەبووە بەڕاستی هەر هەبووە بەڵام پێچێت سەرمایه‌داری لە دەرونی خۆیان سەرمایه‌داریش کۆمەڵێ باڵە سڕاع لە ناوێنە پێچێ ئەوانە دەستکاری ناو خانەکەیان کرد بێت بووە بەم ڤایرۆسە کە ئێستا تەشەنەی کردووە و خۆشیان خەریکە ئەبن بە قوربانی مۆزوعەکە یعنی خەلەلێک لە مۆزوعەکانە هەیە بەڕاستی و ئەمە ئەوەش بۆ ئێمە ئەسەلمێنێ ئەوەی کە بۆ من خاڵی گەشە ئەوەیە ئەم سەرمایه‌داریە لە ئاسی دنیایە کە خۆی فشەکاتەوە کە دائەنیشێ ئەڵێ من ساروخەکەم وایە و تەکنۆلۆژیاکەم وایە و ئەتۆمەکەم وایە و شەڕی ئەستێرەکانم وایە بڕۆ ئۆباما هین کۆنایشی ئەمە ترامپ هاتووە وەکو پورە حەلیمی دراسێمان خوای بگەی بە خاتری پێغەمبەرم ڤایرۆسە دابێت هیچی پێ نەماوە کاکە یعنی علم تەکنۆلۆژیا عەرزیان سەرمایه‌داری بە هەموو توانای خۆیەوە لە بەرامبەر ئەم ڤایرۆسە چۆکی داداوە بەڕاستی چۆکی داداوە لە واقع باشە خۆ من دڵنیام لەوە کە هەر ئەم سەرمایه‌داریە خۆی چارەسەرەکەی هەیە بەڵام ڕەنگە دوو سێ مانگ چوار مانگ بڕکە لە دوایان ئەرە وەڵا ئەڵمانیا دۆزیەوە ئەرە وەڵا ئیسرائیل دۆزیەوە اینجا بەکاری هێنن بۆ خەڵک شتەکە یاریەکە کۆتایی پێێت ئەمانە بێشەرەفن بەڕاستی عەزیزم سەرمایه‌داری لەسەر خوێنی خەڵک بنیاد نراوە ئێستا خەڵک زێرەکە سبەینێ دەستێکە بدۆزێتەوە چارەسەرەکەی هەر خەڵک زێرەکە بەڕاست ئەوەی کە ئێستا زەربەی ئابووری بە سەرمایه‌داری و بەرهەیکەلەی سەرمایه‌داری دنیا ئەکەوێ سبەینێ لەسەر گیانی خەڵک جیفانی خۆیان پڕەکەنەوە سەر لەنوێت کەواتە ئەم تاوانە هەڵەیەکی مێژوویە بەڵام سەرمایه‌داری خۆشی گیرۆدە بۆ پێوەی و تاوانێکە کە دەرهەق بە بەشەریەت بەڕاستی ئەنجام درراوە و بەداخیشەوەکە بەشێت بۆ خۆی باجێکی ئەدات ئەوەی کە من بەوردی لەمە بە دواداچوونم کردووە تەواوی ئەو دەستگا مخابراتیانەی لە ئاسی دنیاە هەن پێیان وایە کە ئەم ڤایرۆسە دەستکاری خانەکانی کراوە باشە پێیانەوە دەستکاری کراوە جا چین کردوێتی ئەمریکا کردوێتی ئێستا کردوێتی کەس نازانێ بەڕاستی ئەوەشی کە لە خۆ ئەڵێ ئەمریکا یا ئەڵێ چینی ئەڵێ فلان لە خۆ قساکە بەڕاستی چونکە هیچ بەڵگەیەکی بینراوە بیستراوە ئەوە نییە ئیلا قسەڵۆک نەبێ بەڕاستی هیچ لە ئارادا نییە بەڵام ئەوە ڕوونە بۆ هەمومان سەرمایه‌داری چەند باڵێکە کێشەی ناو خۆیان هەیە ئەکرێ هەڵەیەشی ئاوا کرابێت و فایزەکە تەشەنەی کردبێت و کە ئێستا ئەیبینی هەمان گیرۆ دەبووین ئەگەر ئارام ئەحمەدیش مرد وەکووتم یەکێتی و پارتی و گۆڕان نە خەڵکە شەریفەکان گەدنم ئازاکەن ئەوان چیان دەرەها بەهەجێنن بەنێ بەڕاستی مشکلە نییە ئەگەر مردیتەوە کەواتە بەس دووشتی ڕاستە دەست و پلێ پاک پشۆ و پاک و تەمیز بۆ خۆ ڕابگرە و تێکەڵاوی خەڵک مەکە و مەچۆ بماچ مەکە و لەگەڵ فڵان و فڵان تێکەڵاو مەکە و تۆزێ بخوا بۆ پارێزی ئەگەر نا بەخوا برا فەوتایی بەڕاستی کەیش ئەمانە هەدەفەکان پێکە ڤاکسینێکی خێڕی ئەیدۆزنەوە بەخۆ کۆتایی بێ خۆ کاکە کە وەختێ بە مێژوە ئەچینەوە هەر ئەم نەخۆشی سیلە بە ملیۆنەها خەڵکی کوشت ئێساش بەدەستێت چارەسەرەکەی بەڕاستی ئەوە جا عەزیزان ئەم سەرمایه‌داری ئەوە سەخیفە هێرۆشیما و کازانزاکی و بەدەیان و سەدان کارەساتی لە مێژووی بەشێتە بەرهەمهێناوە باشە بەڵام لە بەرامبەر ئەم ڤایرۆسەیە هیچی پێ نێست هیچ دەسەنەوە خوار زەلیل بێچارێ باشە کێش دوای دۆزێتەوە زانایەک اینجا شەڕەنگێزەکانی ژێن ئەڵێن بابێ ئێمە ئەومان کرد ئەومان کرد ئەومان کرد باشە بەڵام بەڕاستی خۆشەویستان ئەوەی کە من بزانم هێشتا هەندی هەلومەرجەیە لە کوردستان باشترە لە ئەوروپا بەڕاستی ئەم ئیتالیایە ئەم فەڕەنسایە ئەم هۆڵەندا و ئەڵمانیایە زۆر بێ دەربەستن بەرامبەر بە خەڵک خۆشەویستان ئەمڕۆ لەبەرەوەی کە لە دوێنێەوە قوتابیانی ئەمیسەردام وتیان ئێمە بە هیچ جۆرە دەوام ناکەین مەجبور ئێستا بڕیارێکی یاوەکەیتر لە بەیانیەوە ئەبێ فەتەیەک ئەو داوانە هەمی ڕابجی لێ بەڕاستی چونکە ئەم سەرمایه‌داری ئەو نە چاوچنۆکە بۆ پارە ئەوێ هەر ئیشکی ئەکا من ڕۆم بۆ ئیش سێرەکەیت مەگە نەشمە ناو شوێن بۆ کۆفی خواردن و چا خواردنەوە 200 کەسی تایە شوێنەکەی خۆم مشکلم نییە من 6 کەسێکین کێشەم نییە بەڕاستی بەڵام ئەمان بۆ پارە بەڕاستی زۆر خراپیان کردو لەمانە بەڕاستی زۆر خراپیان کردووە یعنی ئەم هۆڵەندایە هیچ جوێ بەهێشتی نادەکاکە بەس خەڵک خۆی بیر لە خۆی کاتەوە ئاوە کڕۆڵ ئەوە جوێنمێن کاکە ئەوە جوێنمێن هەی لە کۆرۆنا پیستر
باشا والله مجموعة خلق له كل سنة باكم بو قرآن حق بمشكل نابجي بكي بخرجها هل بمشت اسمه مسؤول بازانية خوي شي لنا داخلكم اجينا اخر كورونا يسخيف اخر هي يك حفته هي تشوفوش كورونا ابو اوا خونا كي بجير دلقاكي مال مسؤول بازانية اما نمشي بنا وقرجيا يا خو كفرنا به بو هم ناري فقير بكوش كاكا ابو نار او نمشي بنا وقرجي اديس بازانية هي نشرب بازانية يا مسؤول بازانية ابونا كاكا ها البو فقير دابا ايش عزايا بقران بابا بيسان او ايش يبينن باو خويا همو ما نبكو شي اواني شلنا شكون او فيروسش حربو فقيره انجا سري سرماداش سخيفه عزيزان لم اوروبايا اويك ايش كازانيت لتمني بالصاليه وام سرماداش سخيفه لم اوروبايا ايش بخلقك حتى ابي بشخص وحوصل وشخص بيصل كشيء صالح بأم فيروس أوانا بكوجيتو لبروي أوانا إيش ناكر يبقى تو 50 صالح إيش بيك إيه هوار إسوا ده صالجيا بشتكيش أو كسيك لبي صالح إيشكا حتى خانشي نكره أم باري دواي أي باري خويتي خو باري كسي تنية إسا من إيشكم همو معنى لصال دم لي يبرا لباركم على باري بوي كبير بوي خانشي نك أديني كشيء أجر بير بوم على بابم لي خانشي نك ينيني أما يبي شرفي سلمى داري أما يبي شرفي أو سلمى ذلك لأسي الدنيا هي براسي باشا دوخ سر إسلامي تول روكانا كم كل سنة خوش الإسلام إما اللي أوله هو زور هاور بانكرت وثمان بابا كور وكوبونو واز لبين كشي أم إسلامي سلفيانا أو إيه ودشي دينن أو إيه ودشي إخوان أو إيه ودشي بيغمرن كورا بابا دشي كزنين أي هاوار كورا كاكا أما سارنية كا ليو بابون من رنغنو كوجيت كاكا أما فيروس أما كورونا ناوا أما ليو با أو كوجيت إيمان دلي هين إبراهيم شاخ تشكين شاخ تيجي تواو أبي قبول يبكيت إما لقسا كان معنا نتيجة دينه إما أمانو بابا كورو كوبنوي مزقوتا كانوا أمانا ببيت نيش كدن أبي لما الله بكري نابي جمعة بكري نيرجع لكان خانة كان أبي داب بخري شا خانة كان شيش خانة كان فلان في سارة كان أبي داب بخري كاك من يكم كز براي خوما كلا لسباني إيش شيش خانة وأنا كنت دايخة بقول بانه تواو إيش مكة كاكا تواو خلوا بيني خلوا يجي كوبا تياشي كاك جينا توا كاتما إلى آخر الدين وني بو خير اشتغلنا بو سياسة اشتغلنا بو دين وعالم بابتنا شيء داخل بو هي براس إنجا وزيرك ناخوتانية ونكرة وزير ناخوي حكومتك يشيلوا مسؤول على شيء عزيزا على أجر أو فيروس بيت كدوسانو إما قاش برينو أما وزير ناخوله أما بو به من يكبس رجوي لي هاتو براسي آخر هاتيو هاي وزير ناخو هاي الرشا والله فيروس بيتو بشي قاش بريتو مردوبلي ها والله يكي ببلاتا اللي بيجوتكات باشا اخاته هلك سما بشيت وين توقعتي فيروسي كورونا ببريتو وزيرنا اخو ها احمق كنا بابا عيبه براسي انا خسها عيبه خو كورونا زادش عثمانيه بيبان لا موصل الدم بركنا في شكاكا او برايا كاكا او فيروسي كي خطرناكا بتوقعتي ناشكي جنابي وزيرنا اخو يان دانيك تنجم لي له وديرله ايما نوي كاوي اسن قال لك زناتسين كاوي اسن شي بابا والله كاوي اسن بمعنى يسجريك البقره قصي قوره عيبه ام خسانه كاكي شين عيب انسان بتوجي عاقل براسي ابي بزاني دواي اوش كتو توج ابيت تنها كشك خود نيت كاكا اجا تنها خو بتاع مو بابا خو بمشكله خوتك كاكي يا على شي كابلا شيتين عزيزان إما لأخوانا بلكز ناتسين باوكم بالرب العالمين إيه ولا أخواج ناتس بو لأخوان ناتسين بحرت يا مقام شركة أقل لأخوا بترسن دزيناك أقل لأخوا بترسن بيروشتيناك أقل لأخوا بترسن دروناك أقل لأخوا بترسن خوتان نافلوش أقل لأخوا بترسن خيانة كواتا قصب أخوا إيه ولا أخواج ناتسين دروك براسي رياكان كليت أنا قومي إن جايبي لي خواتانا كيوتو باشا كنانت انا كيوتا اها خرخريك يا رولا مردن باكر او كان بيني خواتنا كيوتو دروكن هي كوقت امري او نزوله بحاتي نوجي نكدو بحال شات ما هنا كوقت امري بدرو بنجي اواليك ابوي خلوا بخوا بي اتش كا بنجي ولكن لا اخر شات ما هنا او اوان براستي تيجي اجينا انسان اقل الاخوات تزبو قسم باخوات زيناكت ايوا هم تنزيكن بيروشتيكن ابن ببياي باتي ابن ببياي جيتي ابن ببياي بقران بقران كرت خواجنا ناسم كل من ايوا اناسم كاكا كل شيوعيه تبو حج
تخوامي دتا ها شيوعية أشبه حج باشنيا زلام هبوا لو بالتاك يا شو هبوا لا من يقاب عليك إخوان دو زماني قوي ناكل تيجي كشين باش الشيخ نخي بيجور الشيخ ما بنا مالك ما شيخك ولا كاكا تو زماني قوناكا تو إفريج بوي كاكا إيوا هيش معنية كومونيستا هم روح حفتيك هم روح جابين جانيوجا كاكا تيجي كاكا مسلمان أشي أخواته مسلمانة أجر جنيه بيني أول جيرو سيا كشاي اللي هنا كاتب زانك بوشو شيء هاد سكاني سمتو سيبانيش يا كابراسي أما لا أخوي مسلمان ونيشكروا أنا بابا دانيش كاتم من إيو باشا ناس مراسي بوي هيش كسي حاشا حزينة كم نقصي ما براسي أويكا لم فيروسا نتسي براسي تشوال بيه لجادي تشوال بيه هاش دان بيه هي أويكا لم فيروسا نتسي باشا والله خوش ويسان برادرين نعمشي بنسيونا منطقة رانيوة لم إسلامية داعش يعني تو شوزاني يارا محمد تشين بورز قالي بولو فيروسا لبرويكا أواني كرزقاليان بو همين شن بو مزقوتا كان دانيش ندوي يتر فيروسا كان نهابا لأنا يوتم والله أقل وابي براو مزقوتي بهاش ددان هاغ لبنامايا باشا ريكو بيك أشم دوشك يبس بوخم هلو يخو ويخواب من باريس أقل بمسالي مزقوت بي خلقك واني بريشي والله إسلام وانا باش نییە بۆیە خۆشەویستان ئەبێ هەموو کەسێک لەم ڤایرۆسە بترسێت بەڕاستی ئەبێ لێ بترسیت بەڵام ترس نەک بۆی کە ئیرادە تێک بشکێنێت نەک بۆی کە مەسەلەن بەر لەوەی بگا بە تۆ بمریت ئەبێ بترسی بۆی ئەم ترسە بێ بەهۆی ئەوەی کە خۆ بپارێزیت تێکەڵاوی یەکتر نەکەن ماوەیەک لێکتر دوورکەونەوە كنا كاكا ايوا اي هاور ام كرد زور بيشوانو بيسا خوشويسان والله من لبيري ميل لو فيسبوكيا مرحبا يكفي انا كل جواب ولا سيماني شان تشواصل كان نبينيو باشا تشواصل لو سيمانيا بولي كان نبينيو من خم قسم بخوا برام بيوتي تشواصل خشكم نبينيو سيمانيا باشا كشي اسك قد غير شو والله حسك مو خشكم ببينم وحسك مو ببينم وكاكا داني شكوتو هات شو تن بريبولي تلا كل سنه كاكا هم تنشن باركوتون كاكا خو خصمايتا نيش خو بنا مالتا نيش خو خنتا نيش بقران هم تنقتاني تولي بالبارو بالبجوني تايبتي اسا بوشي اواكم كاكا ما هي بخت ابوش كدا مش تو انت عزيزا بتانا خوش بكل زول بكسا بتايبتي كورت زول بكسا براستي شركه هتاوك اسا هیچ بودجەیەک تەرخان نەکراوە بۆ بەرەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە لە کوردستانە هیچ بۆیە لە ئەوڕۆوتم من ئەبێ مەسعود بارزانی سەرۆکە دزەکانی پارتی وێچێتی و گۆڕانی گردەکە و کوڕەکانی کاکەنەوە کە پاریان دزیوە ئەبێ پارەکان بێن بە خەڵک کاکیژن تەواو ئەبێ بێن بە خەڵک بەڕات چار نییە چونکە ئەم حکومەتە هیچ پارەیەکی نییە فێزە سندوقێ کۆکرێتەوە ئادێ وەرە دەرەوە مەسعود بارزانی ها وەرە دەرەوە هەی لە پوشتر تۆ سەدا ملیارێ بردووە کاکە ملیار بە ملیار بەشێکی بێڕەبوو خەڵکە کاکیژن نێشیرەفان بازانی هەروە مەسعود بازانی هەروە سەرانی پارتی هەروە ماڵی مامجلال هەروە لاهوری هەروە پاڤێڵی هەروە نیا و ماو چیا و نازانم دادە فڵان و ئەمانە هەروە پارەی ئەم وڵاتی ئێوە دزیوتانە کاکە پێویستە بەشەقش بگەڕنەوە بۆ خەڵکە خۆ بۆ کوێ بنبێشین تەواوی دەوڵەتەکانی دنیا بودجەی تایبەتیان تەرخان کردووە بۆ ئەم بەڵایە کە هاتۆم کۆرۆنایە لە کوردستان تاوەکو ئێستا هیچ شتێک لە ئاران نییە بەڕاستی هیچ نسركاتي هرما نسركي حكومتها نسركاتي برلمانا دس كلش كتر هيش تقدر ناقة أي كوا آفة زبل لا حسيب شوارك أدو برميلو بيجتوا رواس نازل مشي سركي برلمان أولا شوية ها أي أولا شوية لوتي بريا بتو أدو باين جانا لوتي بريا أو راوشان لا سركي برلمان أقصى قرية كير أي لا شوية بو موضوعه ها خوش وبنا مالكشي هدزة أي بوش هولنان بو خلقه ها بۆ شتێ ناکەن بەڕاستی شاسوا بڕوا خەسەخانە کاتەوەی قەرەوێڵەوەی 25 و نازانم سەیی فڵانە دەوڵە من بڕوا ئەی ئێوە چین زەحمەت نەبێ ئامێکێکی پارتی و گۆڕانە ئازانیشن عەزیزان هێلکەکەیان بۆ خەڵکە و ڕێخنەکەشیان بۆم عالەمەیە بەڕاستی ئاوایە دوای ئەوەیش عزیزان خەسەخانەکردنەوە و بیناومینا خەڵک لە کوردستانە کێشەی بینایی نییە بەڕاستی کێشەی ئەم جیهازی هەناسەدان و شتەیە ئەمە زۆر خەتەرە بەڕاست هۆ هیوادارم ئەوە گەورە نەبێت لە کوردستانە بەڵام بەڕاستی پێویستی بە کۆمەڵی پێداویستی تەندروستیە پێویستی بۆ جیهازی هەناسەدان و ئەمانەیە نەک تۆ بینا و قڕێ وەڵاخی خۆتە دەژێت ناخۆ ئەگەر من بەیانی توش بووم بە نمونە بۆ خۆم ماوە دانیشم دوو هەفتەی یەکەم دانیشم ئەگەر زۆر خراپ بووم کات بمرم اینجا ئەپەیوەندیەکەم بە خەسەخانە بۆ خۆم نەچمە دەرام ناوە کەسی ببینێت و ئەچمە ئەو ژوورە بۆ خۆمتەوە هەرە کۆکم
تا هەتا ئەوکو 2 هەفتە ئەگە زۆر خراپ وتی هاتە سەرەوەی بمرم اینجا پەیوەندیەکەم بزانم شتێکم بۆ کردن نەکەێتەوە خۆت چیەکی باسی بۆیە عەزیزە ئەم مەسەلەیە مەکەن بەگاڵتە من داواتان لێکەم وەکو برایەکی خۆتان ئەم مەسەلەی ڤایرۆسە مەکەن بەگاڵتە بەڕاستی شوێنی گاڵتەکردن نییە باش نییە پەتایەکە هاتووە و پێویستە هەوڵی خۆتان من خۆتان پارێزن ترس لەمەیە مانادارە کە بترسی بەڵام ئەبێ وەکو کوردەواری خۆمان ئەڵێ عەزم و جەزمش بێ بەرامبەری بەڕاستی ئەبێ ئیرادەت هەبێ بەرامبەری ئەبێ هەوڵ بێ خۆ بپارێزی وریابی ئەمانە هەمی پێویستە بەڵام لەسەر و هەموو ئەوانشەوە ئیرادەیەکت هەبێ کە بەرگەی ئەو شتانە بگری بەڕاستی یعنی وا مەزانە کە ئەمە کۆتایی مێژووە بەڕاست ئەمە کۆتایی مێژوو نییە لەواقع بەڵام ئەمەش ناکاتەوە دڵخۆشەکەم بڵێم بۆی کە ئاگاداری خۆ نەبیت یعنی ئەبێ ئاوا بێ بەڕاست ئاگاداری خۆمان بین بەڵام ترسیشمانە بێ لە مۆزوعەکە گە نەترسی گوێنایت باشە دووبارەیەکەمەوە خۆ بپارێزە پاک و تەمیزی خۆ ڕاگرە بەڵام خاوەنی ئیرادەش بە بەڕاستی ئەراوە اینجا هەر کەسێ لەو کوردستانەیە بەڕاستی بە هەموو دەوڵەمەندەکانەڵێم بە هەموو کاسبەکانەڵێم هەر کەسێ سوء ئیسفادە لەم هەلومەرجە بکە وە شت گرانکە بەڕاستی ئەوە شەرەف و کەرامەتی نییە ئەوە ئابڕووی نییە نوری ئەو چاوانم بێ لە دوکانارێکەوە لە قەسابێکەوە لە توجارێکەوە لە بازرگانێکەوە ئەگەر لەم کاتەیە بیل لە خۆ دەوڵەمەندکردن کاتەوە وە بیل لە پارە کاتەوە وە بیل لەوە بکاتەوە کە شت گران کا بەسەر ئەو خەڵکە حەقا ئاسایش و پۆلیسی ئەو کوردستانە یەک ملیۆن شەقی تێڵ بن بەڕاستی ئەوە لوتکەی بێشەرەفیە لەم کاتەیە کە خەڵک ئەوە وەسعەکەیەتی خەڵک موچەی نییە خەڵک لە ماڵەکە ناتوانێت بێتە دەرەوە تۆ بچی شت گرانکەی لەسەر ئەو خەڵکە فەقیر و هەژاوە داماوە ئەشۆ بیلا حەق نییە حەقا ئاسایش و پۆلیس 2000 شەقی تێڵ بن دەست بەسەر هەموو سامانەکەیش بگیرێ لە حەقەکە بۆ بازرگان و بۆ توجارەکان ئەمەش ئەبێ ئاگاتان لێبێ بۆیە ڕووی دەمیشم لە هەموو دەوڵەمەندەکانە بەڕاستی دەوڵەمەند بەمانەیە ئەو کەسانە ئەڵێم کە خۆیان بە کار و کاسبی دەوڵەمەند بوون دەوڵەمەندی جوامێر ئەڵێم بەڕاستی ئەوانەی کە لە کوردستانە لە دهۆک و بادنانەوە بیگرێ هەتا هەولێر هەتا سێمانی هەتا گەرمیان هەتا پێنجێن و هەڵەبجە ئەو دەوڵەمەندە جوامێرانە ئەو ئینسانە شەریفانە کە دەوڵەمەندن ئەبێ ئالەم هەلومەرجا بەڕاستی کاری چاکە بکەن نابێت بیل لە پارە و سامانەکان بکەنەوە بەڕاستی ئەبێ بەشێکی زۆر لەو سامانەی کە هەیەە بیخەنە خزمەتی ئەم بەڵاوە کە هاتووە بەڕاستی چونکە ئەم بەڵایە بۆ گیانی هەمووی هاتووە لە حەقیقەتە لەبەرەوەیە کە وەختێک ئەبیسم مەجموعەیە دەوڵەمەند لە گەرمیانە کۆبوونەتەوە خەسەخانەیە ئەکەنەوە و پارە سەرفەکەن و ئەوە بەڕاستی کۆڵە شانازیان پێوەکە ئەگەر لە پێنجۆنیش 5 دەوڵەمەند بتوانێت کۆمەڵە شیوا بکە جێگەی شانازیە لە سێمانی هەروە لە هەڵەبجە هەروە لە چەمچەماڵ هەروە لە هەولێر هەروە لە دوهۆک هەروە لە ڕانیە و قەڵازیە ئەوانە هەوا هیوادارم کە هەموو ئەو دەوڵەمەندە شەریفانەی کە شەرافەتمەندانە توانیان دەوڵەمەند بوون وە کار و کاسبیان کردووە وە بە کاسبی دەوڵەمەند بوون وە دز و جەردەنین و چاوچنۆک نین هیوادارم کە هەموویان ڕۆڵی کۆمەڵێک ئینسانی جوامێر و جوان ببینن لەم مێژووە لەم هەلومەرجەیە و بتوان بەشێ لەو سامانێک کە هەیەە بیخەنە خزمەتی خەڵکەوە هیوادارم بۆ نمونە ئەگەر تۆ خانووتێ یاوتە بەکرێ ئەم دوو مانگە کرێ لە کرێچەکە مەسەنە کاکیجیان تۆ بەوە هیچی لێ نایە مادەم تۆ خانووی خۆتت هەیە و خانوویەکە داوا بکرێ یا دوان داوا بکرێ ئەم مانگە بە کرێچەکە بڵێ بابەجیان من ئەم دوو مانگە پارەم ناوێ هی کرێ لەبەر هەلومەرجەکە ئاوایە هەر ئەگەر مسلمانی بیکە بە خێر کاک هەر بڵێ کاکە ئەمە خێری ئەوەی کە لەم بەڵایە بە دوور من بەڕاستی یا مناڵەکەم بە دوور بێت یا ژنەکەم بە دوور یا کەسەکەم بە دوور بێت قەیچێکە کاکە خۆ دنیا ناگۆڕێ ئەگەر کابرایە کرێچیتە داماوێکە ئەو وەسعەکەیەتی موچەی نییە بڵێ ئەم مانگە کرێ مێرێ کاکە بڵێ دوومان کرێ مێرێ هیوادارم هەموو خاوەن خانووەکان لە کوردستانە کە خانیانەوە بکرێ ئەو موقیفیان هەبێ بە کرێچەکانی خۆیان بڵێن بابە ئێمە ئەم دوو مانگە کرێمان نایە بۆ نمونە مانگی 3 و مانگی 4 کرێم نایێت قەیداکە ئاوا یعنی ئەم بەڵایە کە هاتووە بۆ گیانی هەموومان هاتووە بەڕێزان والله ئەوەی کە ئێستا من قسە لەگەڵ ئێوەکەم ڕەنگە مە ئاخر لایف بێ کاکە تۆ چۆ زانی بلێشینم ڕەنگە ئاخر لایفم بێ لەگەڵ ئێوەیە و جایەکی دەم ئارامەحمەوە یەکێ لە کوڕی چاک یەکێ لە سەگ بابە یەکێ لە جوێنە یەکێ لە محتەرەم یەکێ لە ئەمەیە ڕەنگە ئیتر بە حەتی نمبینەوە کەواتە ئەم بەڵایە بۆ هەموومانە لە حەقیقەتە بۆ هەموومانە کەواتە ئەبێ هەموومان شان بخێنە ژێربارەکەی بەڕاستی هەر کەسە بە پێی توانایەکانی خۆی قەیچێکە تۆ دوکاناری شتەکە گران مەکە
هەروەکو جاران بیدە بە خەڵک تۆ پارەتەیە یارمەتی دراوسەکە بە یارمەتی کەس و کارەکە بدە تۆ خانەداوە بەکرێم دومان کرێکی لێوە مەگرە سوزانم هەر کەسێک کە پێیەکە دەستی یەکتر بگرێ تا هەمومان لەم بەڵایە ئێستا ڕزگارمان بێت چونکە ئەمە یەکێتی نییە و پارتی نییە و گۆڕان نییە ئەمە ئینسانێتە ئینسانێت عەزیزان واز لەوە بێنە بەڕاستی ئێستا من ئەگەر خانوویەک مەبێت لە کوردستانە پارتێکی تیابێ کرێکەیم نایێت یەکێتی تیابێ بەخوا کرێکەیم نایێت گۆڕان بێ کافر بێ جوولەکە بێ موسڵمان بێ هەرچێ بێ من کرێکەیم نایێت بنمونە تەواو چونکە ئەمە حیزبایەتی نییە ئەمە مرۆڤایەتیە ئەمە پارتی یەکێتی بوون و ئەوە نییە بەڕاستی ئەمە مرۆڤبوونە مرۆڤبوون لە پێشان مرۆڤبوون اینجا کورد بوون و ئەوانە بەڕاستی من لەوە زیاتر کاتان ناگرم خۆشەویستە شەو شەوگاتان خۆش بێ حرمەتێکی زۆرم بۆتان هەیە نزیکەی 1 سەعاتە قساکەم لەبەرەوە ئیتر لەوە زیاتر قسە ناکەم و هیوادارم کە خوابتان پارێزێ خوا سەلامەتتان کە و هیوادارم ئاگاتان لە یەکتر بێت و پشت و پەنای یەکتر بن و شەوتان خۆش و خواتان دەکەن بەخێرچ